خی گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست. کۆمپانیای دیلۆیت چوارەمین راپۆرتی لەسەر دۆسیەی نەوتێرێم بڵاو کردەوە. بەپێی راپۆرتەکە لە مانگەکانی 4 و 5 و 6 ساڵدا داهاتی نەوتێرێمی نزیکەی 2 میلیارد دۆلار بووە. بە میوانداری بەڕێز عەلی ئەحمەد ساڵح سەرۆکی فراکسیۆنی گۆڕان لە پەرلەمانی کوردستان تاوتوێی دۆسیەی نەوت و ئایندەی دۆخی دارایی هەرێمی کوردستان دەکەیت. سەرەتا راپۆرتێک دەبین، دواتر لەگەڵ میوانەکەمان درێژە بەم پرسە دەدەین. کۆمپانیای دیلۆیت بۆ وردبینی و ڕاوێژکاری چوارەمین راپۆرتی خۆی تایبەت بە هەناردەکردن و فرۆشتن و بەکاربردن و خەرجی و داهاتەکانی نەوتی هەرێمی کوردستان لە 1 نیسانی 2018 تا 30 حوزەیرانی 2018 واتە بۆ 3 مانگ بڵاو کردەوە. بەپێی راپۆرتەکەی کۆمپانیای دیلۆیت کۆی گشتی نەوتی خاوی هەناردەکراوی هەرێم بە بۆری 30,190,384 بەرمیل بووە کە لەو بڕە پاش لێدەرکردنی پێکاتەی ئاو 28,308,248 بەرمیل ماوەتەوە. داهاتەکەشی ملیارێک و 784,943,000 دۆلار بووە. هەروەها بەپێی راپۆرتەکە بڕی ئەو نەوتەی بە فرۆشیار و پاڵاوگەکانی ناوخۆ فرۆشراوە 957,010 بەرمیل بووە کە کۆی بەهاکەی 53,874,000 دۆلار بووە. دیلۆیت ڕایگەیاندووە تێکڕای نرخی 1 بەرمیل نەوتی فرۆشراوی هەرێم بۆ ئەو 3 مانگە لە ڕێگەی بۆریەوە 62 دۆلار و 84 سنت و بۆ ناوخۆش 56 دۆلار و 29 سنت بووە. هەروەها کۆی بەهای نەوتی خاوی فرۆشراوی هەرێم لەو 3 مانگەدا 1,838,818,555 دۆلار بووە کە پاش لێدەرکردنی ڕسومات و شایستەی دارایی و قەرزی کۆمپانیاکان و خەرجیەکان بڕی 1,309,899,906 دۆلار بۆ حکومەتی هەرێم ماوەتەوە. بەپێی راپۆرتەکە کۆی ژمارەی سافی نەوتی هەناردەکراو لە مانگی نیساندا 8,642,381 بەرمیل نەوت و لە مانگی ئایاردا 9,612,707 بەرمیل و لە حوزەیرانیشدا 9,943,160 بەرمیل بووە. کۆمپانیای دیلۆیت ڕایگەیاندووە لە هەناردەکردن و بەکاربردن و فرۆشتنی نەوتدا هیچ بەیانێکی نادروستیان بەدی نەکردووە، بەڵام ئاماژەی بەوەش کردووە کە وردبینی کۆمپانیاکە پشت بەو بەڵگەنامە پێشکەشکراوانە دەبەستێت کە لەلایەنە پەیوەندیدارەکانەوە وەری گرتووە. ئەوانیش بریتین لە بەرهەمهێنەرانی نەوت، پاڵاوگەکان، بازرگانانی فرۆشی نەوت، بەکارخەری بۆری نەوت و وەزارەتی سامانە سروشتیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان. دیلۆیت جەختی لەوە کردوەتەوە دروستی راپۆرتەکەی پەیوەستە بە دروستی ئەو زانیاریانەوە کە لەو لایەنە پەیوەندیدارانەی وەرگرتووە، بەڵام ئەوەی جێگەی سەرنجە ئەوەیە هیچ بەڵگەیەک نییە بیسەلمێنێت ئەو سەرچاوانەی زانیاری بە دیلۆیت دەدەن زانیاریەکانیان تەواو دروست بێت، بەڵکو هەمیشە هاوڵاتیانی هەرێم و لایەنە ئۆپۆزیسیۆنەکان و پەرلەمانتارانیش گومانیان لەسەر زانیاریەکانی زۆرێک لەو سەرچاوانە هەبووە کە ئێستا کۆمپانیای دیلۆیت بۆ وردبینیەکانی پشتیان پێدەبەستێت. هەروەها کۆمپانیای دیلۆیت هاوشێوەی راپۆرتەکانی پێشووی دووپاتی کردوێتەوە، جگە لە ئەنجومەنی هەرێمی بۆ کاروباری نەوت و گازی هەرێمی کوردستان لە بەرامبەر هیچ لایەنێکی سێمدا خۆی بە بەرپرسیار نازانێت سەبارەت بە کەموکوڕی و هەڵە و نادروستی زانیاریەکانی راپۆرتەکەی، ئەوەش لەلایەن چاودێرانەوە بە خاڵی لاوازی وردبینەکانی کۆمپانیای دیلۆیت دادەنرێت. جارێکی تر سڵاوتان لەبێت بینێرانی بەڕێز. کاگە عەلی زۆر سوپاس بۆ ئامادەبوونتان لە بەرنامەکەماندا. دەمەوێت سەرەتا سەرنجی بەڕێز بزانم لەسەر راپۆرتەکە بە شێوەیەکی گشتی کە چوارەمین راپۆرتە کۆمپانیای دیلۆیت بڵاوی دەکاتەوە لە دوایەوەی کە حکوومەت هەرێم لە مانگی شوباتی 2016ەوە گرێبەستێکی لەگەڵ کۆمپانیەکە واژۆ کردووە. بەڵێ بەناوی خوای گەورە سوپاسانەکەم بۆ ئەم دەرفەتە. دیارە ئێمە کۆمەڵێک سەرنج و تێبینیمان هەیە لە گرنگترینیان ئەوەیە راپۆرتەکانی دیلۆیت لەوادەی پێویستی خۆیان بڵاو نابێتەوە، بەڵکو چەندین مانگ وە ساڵ
دواکەوێت ئەو جا بڵاو بێتەوە 6 مانگی یەکەمی 2017 6 مانگی دووەمی بڵێم ئەم راپۆرتەی ئەخیری واتە لە کاتی پێویستی خۆیان بڵاو بێتەوە. دوو راپۆرتی دیلۆیت هیچ ئیلتیزاماتێکی قانونیتیان نییە و دیلۆیت شەریکەیەکی کەرتی تایبەتە چۆن من کۆمپانیایەکم هەیە شەریکەیەکی محاسبی بانکەم وردبینی لە حساباتی کۆمپانیاکەیەکە نەتیجەکەی داتەوە خۆم بەس خۆم لێی مەسوولم بۆ کەسی تر نییە. ئەمە حکومەت هەرێمی شوایە ینی گرێبەستی کردووە لەگەڵ کۆمپانیایەکە ئەنجومەنی هەرێمی نەوت و غاز راپۆرتێکیان بۆ ئەهێنێ و ئەیانداتێ بۆیە ئەم راپۆرتە هیچ قووەتێکی قانونی نییە و چ پەرلەمان چ هیچ موسسەیەکی تر هیچ ئیسیرادێکی قانونی ناکاتە سەری. ئەمە لایەکی تریەوە هەم لە راپۆرتەکانی پێشووترا هەم لەم راپۆرتا کۆمەڵێک بابەت هەن جێگەی پرسیارن. بۆ نمونە لە 3 مانگاڵە 500 ملیۆن دۆلار زیاتر لە 500 ملیۆن دۆلار دراوە بە شەریکەکان. ئایا ئەم شەریکانە چێن ئەم 500 ملیۆن دۆلاریان وەرگرتووە لە راپۆرتەکان نییە. بۆ نمونە ئەو نزیکەی استحقاقی دوو کۆمپانیای تورکی بەشێکی قەرز و بەشێکی استحقاقی تر نزیکەی 300 ملیۆن دۆلار ئەم استحقاقانە هیچین چۆن کراون و چۆن ئەدرێتەوە. خاڵێکی تر کە لە راپۆرتەکانی پێشووتری دیلۆیتی شاهەیە یەکێک لە گەندەڵیە گەورەکانی نەوت لە کوردستانە ئەمەی خوارەوەیە. لە هەردوو لا چەندین کۆمپانیا دروست کراوە بە ناوی ئەوەی خزمەتگوزاری پێشکەش بە کۆمپانیا نەوتەکانەکەن کە لە ئەسڵا هیچ چەند بەرپرسێکی زۆر دەستڕۆشتووی حزبن. ئەمانە بۆ نمونە ئەگەر بینایەکی بچووک بە 10,000 دۆلار بکەنە نووسن 50,000 دۆلار کەسیش بۆی نییە وردبینی کە ئەمە جاران قسەمان کە ئەن کۆمپانیا ئەجنەبیەکان پارێدن نا ئەم پارە لە نەتیجە لە داهاتی نەوتە بڕێتەوە. کاک حەکیم نزیکەی 62 کۆمپانیای سکیوریتی لە کوردستانە هەموو هی مەسئولەکانن. باشە بەشێ لەمانە سکیوری کێڵگەی نەوت و چی و پارێکی زۆر لەمانە ئەبرێت جگەل لەوەی کە وتمان بەشێکتری پارەکە دیار نییە. خاڵێکی کە لە راپۆرتەکەی ئێوە باشی 1,300,000 دۆلارەکە کە داهاتی نەوت هەبووە 1,300,000 هەمووی داهاتی نەوت نییە نزیکەی 197 ملیۆن دۆلاری ئەمە هی بەکرێدانی بۆ دیە نەوتەکەی واتە کۆی گشتی 1,100 تقریبا 12,000 عفو 1,112 ملیۆن دۆلار ماوەتەوە و تێکرای ئەو نەوتە 36 دۆلاری سافیە مێنێتەوە واتە لەو ماوان نرخی نەوت بە نزیکەی تێکرا 70 دۆلار بووە ئەمە کەمتر فرۆشراوە 62 مەستوفی کۆمپانیەکان و استحقاقا یعنی لە نەتیجا تۆ نزیکەی 36 دۆلارت بۆ ماوەتەوە لە 70 ئەواتە نزیکەی نیوە کەواتە ئەم سیاسەتە سیاسەتێکی سەرکەوتو نییە لەبەر ئەوەی مەسروفاتەکان ئێجگار زۆرن. خاڵێکی کە لە هەمووی گرنگترە ئەمە گرفتەکەی ئەوەیە صافی ئیرادات بە بەکرێدانی بۆریەکەوە بین 1,300 ملیۆن دۆلارە بەڵام لە ماوەی ئەو 3 مانگا نزیکەی 1,000,000 دۆلار دراوە بە موچە کە هەموو مانگە 378 ملیار دینارە بە تێکرا نزیکەی 1,000,000 ئەی ئەوەکەی تریچی لێ هات چۆن سەرف کرا ئەمە کێشەکە ئەوەیە کوێ ئەم پارەی کە خەرج کراوە بە چاودێری داراییەوە بە هیچ مؤسسەیەکی تر هیچ وردبینیەکی بۆی نەکرد. بەڵێ زۆر باشە بەس بەڕێز دەڵێ ئەم راپۆرتی کۆمپانیای دیلۆیت هیچ قووەتێکی قانونی نییە و دیلۆیت بەرپرسیارنە بەرامبەر بە هیچ دام و دەستگایەک بۆ نمونەگەر لێکۆڵینەوە بکرێتی دەستی دەستپاکێتی پەرلەمانە ئەی سوودی هێنانی ئەم کۆمپانیا چیە مادەم ئەم کۆمپانیا هیچ مەسەلەن بەرپرسیارەتەکانی ئەم دۆسیە نەگرێتە ئەستۆی خۆی. هێنانی ئەم کۆمپانیانە لە دنیا دوو ئامانجی هەیە جایەکێ لەم دوانەیە ئەوە یەکەم کاتێک تۆ کۆمپانیایەک مەسەڵەن یەکێک کۆمپانیایەکی کەرتی تایبەتی هەیە کۆمپانیایەکی ژمێریاری معتەبەر ئەهێنێت وردبینی لە ئیشوکارەکانی بکە بۆ ئەوەیە لە شوێنێک کەم و کورتیەکی بینی چارەسەریکە و خۆی پێشکە تەتویرکە بە کاروبارەکانی خۆی. لانی دووەمی کە لایەنە ناشرین و ڕەشەکەیە ئەوەیە بۆ ئەوەی لە ئاستی دنیا و لە ئاستی ناوخۆی بڵێ منها شەفافم دیلۆیتی وردبینی کردووە ئەوە تا هەموو شتەکانم ڕێک و پێکن بەڵام ڕاستە دیلۆیت وردبینی کردووە بەڵام دیلۆیت کۆمەڵک شتی وەکو پرسیار جێهێشتووە ئەبێ وەڵامی بدەینەوە من پێتەڵێم تۆ ئەڵێ 500 ملیۆن دۆلارم لە 3 مانگات دەداوە بە کۆمپانیەکان بێزەحمەت بەکام کۆمپانیات داوە بۆ ئەوەی من وردبینی کەم بزانم ئایا کۆمپانیەکان
تەنیا جەنێڵ ئەنێرجی و کۆمپانیەکانی ئەجنەبین کە نەوتیان دەرێنا چەندین کۆمپانیای ناوخۆی تریش بڕەپارێکی ئێجگار زۆریان وەرگرتووە ئەمەت پێ ناڵێ بۆ نمونە لە راپۆرتەکانی پێشتر لە راپۆرتی شەشبان یەکەمە ئەڵێ ملیارێکی 252 میلیۆن دلار وەرگیراوە بە فرۆشتنی نەوت بە پارەی پێشوەخت نەڵێ لە کێ وەرگیراوە ناڵێ پارەکە چۆن سەرف کراوە بۆیە ینی کۆمپانیای دیلۆیت کۆمەڵێک شتی وتووە کە ئێمەمانانیش پێشووتر وتومانە بەڵام ئەو ورتر و معتەبەرتر بەڵام ئەمانە جوابی پرسیاریان کاک حەکی من کاتێک کە دیلۆیت هات بۆ پەرلەمان لە خولی پێشوو من 8 پرسیارم ئامادە کرده بوو 8 پرسیاری سەرەکی پرسیارم لە دیلۆیت کروتی ئێمە ناتوانین جواب بینەوە ئاراستی ئەنجومەنی هەرێمی نەوت و غازی کە ساڵێک زیاترە بێ منەوە پرسیارنم ئاراستە کردووە ئەموو ئەم شتانی تێ ئەنجومەنی هەرێمی نەوت و غاز وەڵامیان نەداوەتەوە بەڵێ زۆر باشە بەس سەبارەت بەوەی کە ئەوەی کە ئێستا بڵاو کراوەتەوە تۆ ناوی دەنەی راپۆرتێکی زانستی چونکە ئێمە دەبین داهات وەناردەی 3 مانگی کۆمپانیای دیلۆیت 3 لاپەڕەی ینی راپۆرتێک کە مەسەن لێکۆڵنیۆ بێت لە داهاتی نەوت بە 3 لاپەڕە دەوترێت راپۆرت ئەمان کاکین ئەمان بە ئەرکی خۆیان نازانن بێن بزانن ئەم پارە چۆن سەرف کراوە هاتوون ئەڵێن حکوومەت هەرێمی کوردستان ئەم ڕقەمانە دروستە بای 2 میلیارد دلار بەسەن بۆ نمونە بای ملیارێک و 600 میلیۆن دلار نەوتی فرۆشتووە باشە حەقی نییە ئەم پارە گەڕاوەتەوە یان نەگەڕاوەتەوە وەڵێ وە نەفرۆشاوە مەعامەلەکەی ئەم وەرەقەکانی لە بەردەسایە عەقدەکە نرخی فرۆشتنەکەی خەنە بەردەسی ئەوە خەنە بەردەسی پارە گەڕاوەتەوە یان نەگەڕاوەتەوە وەڵێ ئیشی من نییە ئەڵێ 500 میلیۆن دلارمان داوە بە کۆمپانیەکان باشە ئەوەڵە 500 میلیۆن دلار لێ بڕێ دراوە بە کۆمپانیەکان ناچێ بزانێک ئەم کۆمپانیا ئایا ئستحقاقی خۆیەتی نێ یا خۆی نییە ناچێ بزانێ ئەم بینا کە دروست کراوە بۆ شەریکەیەکی بەرەمێنانی نەوتیە ئەم جادە کە دروست کراوە ئۆتۆمبیلێ بەکرێ گیراوە سعری خۆیەتی یا سعری زیادە کۆمەڵی وەرەقەی وەرگرتووە کۆمەڵە کاغەزی وەرگرتووە ئەم کاغەزانەی لێک داوە ئەم راپۆرتەی لێ دەرچووە یاخود ئەم راپۆرتە لەدایک بووە ئەگەر نا دیلۆیت نەچووە بزانێ ئەم ملیار و 300 میلیۆن دلارە چەندێکی خەرج کراوە چەندێکی خەرج نەکراوە چۆن خەرج کراوە پارەکەت لە دۆلارەوە کراوە بە دینار بە چەندێکی کراوە بە چەندێ نەکراوە بۆی ئەمانە ئیشی ئەو نییە من پێم وایە ئەمە تەنیا راپۆرتێکی حسابیە حساباتە چۆن حکوومەت شەریکەی کردی تایبەت هێناوە راپۆرتێکی حسابی بۆ ئامادەکە بابەتی قانونی ئەوەی کە ئێمە حەلی ئەمە کە لەم کابینا ئەبێ دەرسی لێوەرگیرێ بەکار بێنرێ بخرێتەیش تۆ ئەبێ کۆمپانیایەکت هەبێ سەرپەرشتی تەنیا ئیشی ئەوەیە نەوت بفرۆشێ یەک ئیشی هەیە ئەم مؤسسە چۆن سۆمۆ یەک ئیشی هەیە نەوتەکە ئەفرۆشێ سندوقی داهاتی نەوتمان هەیە ئەبێ سەرپەرشتی خەرجکردنی داهاتەکە بکە و چۆن خەرجەکرێ و چی ئیشی هەردووکیان لەژێر چاودێری دیوانی چاودێری داراییە مؤسسەیە ترم هەیە تەنیا سەرپەرشتی پرۆسەی بەرەمێنانی نەوتەکە حەقی نییە بەفرۆشن حەقی نییە بە پارەکە واتە ئەبێ وەزارەتی سامان و سروشتەکان پارچە پارچە کرێ بۆ چەند مؤسسەیە ئێستا ئەمان دووسیە کەسن خۆیان نەوتەکە فرۆشن خۆیان پارەکە ئێنویان نایەنەوە خۆیان لە بەنقا دایانێن خۆیان قەراری سەرفکردنیە دەن ئەم دۆخەی دروستکرێت بۆیە حەلی ئەم پرۆسەی نەوتە بە مؤسساتکردنی نەوتەکرێت نەک بە کۆمپانیایەکی کەرتی تایبەت بەڵێ بەس ئەوەی کە بەرەز وتت تا ئێستا کۆمپانیەک کە بە پێی یاسای نەوت و غازی 2007 دەبێت کۆمپانیایەکی نیشتیمانە بێ بۆ فرۆشتنی نەوت و سەرپەرشتی تا ئێستا دانەمەزراوە کۆمپانیە بە دڵنیاییەوە دانەمەزراوە ئێمە کۆمپانیای کوردستان بۆ بازارکردنی نەوت دانەمەنەزان کۆمپانیای کوردستان بۆ دۆزینەوە بەرەمێنانی نەوت کۆمپانیای نیشتیمانی نەوت کۆمپانیای کوردستان بۆ پاڵاوتن و پاشکۆکان و سندوقی داهاتی نەوت وە قاونە هیچ ئەم مؤسساتانە بێ هەمووی دروست کرێ ئەو کاتێک چێ وەزیری سامانە سروشتەکانە هیچ گرنگ نییە هیچ گرنگ نییە تۆ تەعامل لەگەڵ ئەم مؤسسە گرنگانە کە ئیشی ئەمان لەژێر چاودێریان من پێم وایە هەرکەی ئەو مؤسسانە دروست بوو و خەڵکی بەهێز خەڵکی شارەزا خەڵکی نیشتیمان پەروەر لە مؤسسانە بن ئیتر کێشەیەم بەرنامان نامێنی ئەم پرسیار وەڵامانە کۆتایی پێێت بەڵام ئەو کاری چیە بۆ نمونەکە لە 2007ەوە بڕیادرا و کۆمپانیانە دروست بکرێت دروست نەکراوە مەسەلەی سندوقی داهاتە نەوتەکان لە 2015ەوە بۆ نمونە دەبووە کەوتە بواری جێبەجێکردنەوە زۆر بەڕوونی ئەنجومەنی هەرێمی بۆ نەوت و غاز نیەتی جددیان نەبووە وەزیری سامانە سروشتیەکان وەزارەتی سامانە سروشتیەکان نەیانویستوە ئەم مؤسسانە دروست بێ بۆ ئەوەی هەموو شتەکانیان لەژێر دەستی خۆیان نابێ بەڵام گرنگە لەم خولەی نوێی پەرلەمان و لەم خولەی نوێی حکومەتا بە دڵنیاییەوە
کاری ئێمە بۆ ئەوە بێ مؤسساتانە دروستکرێت. بەڵ زۆر باشە بەس سەبارەت بە مەسلەی ئەوەی کە ینی ئایا مەسەلەن لایانی ناوخۆی کۆمپانیای ناوخۆی دیوانی چاودێری دارایی ینی خۆی ناتوانێت ئەم مەسەلەن ئەم راپۆرتانە ئامادە بکات حکومەت هێرم لە بەرامبەرەوە ڕەپارێک بدات بە کۆمپانیایەکی دەرەکی ینی ئێمە وەکو کوردستان شارەزای ناوخۆیمان نییە کە لێکۆڵی و مەسەلەن لە دۆسیەی نەوت بکات بتوانێت راپۆرتێکی ئەوە ئامادە بکات؟ من کاک حەکیم پێم وایە ئەگەر یعنی بە پێی قانون دیوانی چاودێری دارایی ئەبێ لێ پێچینەوە لە هەموو حساباتێک بکات ئەمە واسەحە ئەمان ئەو کاتە بیانووی ئەویان نەبوویانەوە و کەفاعەتە نییە من پێم وایە ئێستا دەیان خریژی زمانزانمان هەیە کە ماستەر و دکتۆرایان لە بواری محاسەبا هەیە و لە بواری ئەم وردبوونەوە هەیە ئەگەر وەزارەتی سامانە سروشتەکان ئیشەکانی بە ڕێکوپێکی و فایلەکان بەڕوونی من پێم وانە ئەمە عەمەلیەکەوە نەقورس نییە ینی تۆ ئەم مانگە ئەگەر موەسسە دروست ببێت بۆ نمونە 15 ملیۆن بەرمیل نەوتمان فرۆشتووە تێکرای نرخی نەوت بۆ نمونە $50 بووە حساب بکرێت ئەوە نەدراوە بە حەقی بۆدی ئەوە نەدراوە بە خەزانەکان ئەمە ئستحقاقی شەریکەتەکان ئەمە لێبڕینەکان هەموو ئەمانە من پێم وایە وا نییە عنی نەتوانێت ئەمە بکرێ بەڵام ئەمان خۆیان دۆخێکیان دروست کردووە کە بڵێن تاقەی ناوخۆی نییە من پێم وایە کوردستان تاقەی زۆر باشی تایە و ئەشتوانێم کارانە بکات. باشە بەس دیوانی چاودێری دارایی هەرێم خۆی ئەم کاری نەکردووە یاخود ئەنجومنی هەرێمی بۆ کاروباری نەوت و غاز ئەوەندەی کە بەڕێز داگادار بەڵێ ئێمە کتاب و راپۆرت بەڵێ ئێمە کتاب و راپۆرتی دیوانی چاودێری داراییمان لە بەردەسایە ئەڵێ ڕۆشتین لێکۆڵینەوە وردبوونەوە بکەین لە حسابی سامانە سروشتەکان بەڵام ڕێگەمان پێ نەدرا. بەڵ بەڵای ڕۆڵی پەرلەمان مەسەلای پەرلەمان بۆ نەیتوانێت بۆ نمونەوە پێشتر لە لیژنەی دارایی سامانە سروشتیەکان ئەی ڕۆڵی دەستەی دەستپاکیش چییە ینی بە تایبەتی کە چەند ڕۆژێک لەمە بە ڕۆژی جیانی بەرەنگاربوونەوەی گەندەڵی بوو ینی ڕێگەدراوە بۆ نمونە دەستەی دەستپاکی ینی کار لەسەر دۆسیەی نەوت بکات؟ نەخێر من پێم وانیەوە ینی بەداخەوە ئەم مؤسسانە خۆیان بە بەقووەتر و بەهێزتر و ڕەقیبی ئاستی باڵای دەسەڵاتی تەنفیزی نابینین بە ئەنجومەنی وەزارە مەسەن لەوانەیە سەرۆکی دیوانی چاودێری دارایی یا دەستەی نەزایری کە ماوەیەکی ویستوێت تەنها مراجعەیەکی سەرۆکی حکومەت بکە چۆن نتوانێت وردبینی لە ئیشوکارەکانی بکە یا مراجعەیەکی وەزارەتی سامانە سروشتەکان کە یا پرسیارێکی لێ بکات جواب داتەوە یا جواب ناداتەوە ئەم مؤسسانە بێ بەهێز بن و دۆخی پەرلەمان ئێمە زۆر محاولەمان کە کاری پەرلەمانی چی بووە کاک حەکیم بەپێی پێڕەوە ناوخۆکەی پێشوویشمانە کرد من پرسیارێکمە بۆ لە وەزیری سامانە سروشتەکان پرسیارەکەم لێ کردووە وەڵامی داوەتەوە و تێتێ میشەی منیە لە ئەنجومەنی هەرێمی نەوت و غازی بکە پرسیارەکەت کردووە وەڵامی داوەتەوە یاخود وەڵامی نەداوەتەوە چەندین جار بانگێشتی من بیرمە لە 6/11/2017 تا ئەو کاتەی پەرلەمان داخرا ئێمە بە ژمارەی یاسایی داوامان کرد ئەنجومەنی هەرێمی نەوت و غاز ئامادە بێت لە پەرلەمانە جواب بێن پرسیارە نەباتەوە نەهاتنە پەرلەمان ئەین تۆ توانی لەم دۆخاتوان چی بکەی ئەتوانی چی بکەی و پێڕەوە ناوخۆکەشەوە بوو کە هیچ زەختێکی غیابی نەبوو ئەو کاتە تۆ بیهێنی و کاری پەرلەمانیش زۆرینە و کەمینەیە هەمومانەمە زانین و دوایەوە ئێمەم دەست ئەماندا بە دادگا لە ڕێگەی دەستەی نەزا و دیوانی چاودێری داراییەوە دەیان دۆسێمان داوە بە دادگا هیچ وەزیرێتە ئێستا ئامادە نەبووە لە بەردەم دادگا بۆیە دۆخەکە ئەمێ بەرهەمێناکە ئێسەی بی بەڵایانی ئەوە لەسەر دۆسیی نەوتیش سکاڵاتان تۆمار کردووە بن لە دادگا و لای دەستەی نەزا هیچ بەرهەمێکی نەبوو بەڵێ چەندین سکاڵامان تۆمار کردووە لەسەر بەڵێ چەندین سکاڵامان تۆمار کردووە لەسەر دیار نەبوونی داهاتی نەوت کێشە لە داهاتی نەوت بە ناوی پاڵاوگەوە کراوە بە ناوی مەعمەلی قیرەوە کراوە نەوتی ڕەشتاڵان کراوە گازۆعیل بەگران کراوە وەزیر دەسەڵاتی خراپ بەکارهێناوە بۆ خۆی و بۆ خێزانەکەی پارەی نەوت دیار نەبووە وەڵامی پرسیار نادرێتەوە سەدان ملیۆن دۆلار پارەی نەوت بە ناوی پرۆژەوە چوەتە بانقی ئەهلیەوە پارەکە لە بنەڕ تا خەرج دەکرا هەموو دۆسیانە لە دادگا بەڵێ زۆر باشە بەس بەڕێز دوتت ینی لە بواری پاراستنی کۆمپانیای نێوتیەکان ینی بەرپرسانی حزبی پارتی وێچێتی کۆمپانیای زۆریان دروست کردووە ئێمە دوو لیوای پاراستنی نەوت و غازمانیە لە هەرێمی کوردستان ئەو لیوانە ناتوانن ئەمە بەگرناسۆ لە کاتێکە موچەکەیان لەسەر حکومەتە بەڵێ ئەمە مشکیلەکەیە بەڵێ دوو لیوامان هەیە
لیوای یەکی نەوتوگاز لیوای دوی نەوتوگاز یەکی نەوتوگاز نزیک لە پارتی ئیدارەیەەکە لیوای دوو یەکێتی بەڵام لە تەنیشت ئەمەوە 62 کۆمپانیای سکیوریتی هەیە کە هەموو هی مەسوولەکان بەڵ بەس مەبەستمەوە بوو سۆپەر بەنای پارە سۆپەرمارکێت ئەمنیەتە جارێ ئەمنیەتی من لە تۆ پرسم لە خەڵکی کوردستانە پرسم دۆخی شەرق و دۆخی ئەم منتیقە ئەوەیە ئەمنیەتی گشتی بدەیتە دەست کۆمپانیای کەرتی تایبەتەوە ئەگەر تەنیا بۆ پارە پایەکردنی چەند مەسوولێک نەبێ باشە بەس کە زۆربەی کۆمپانیەکان بەنای مناڵەکانیانەوەیە بەڵێ ینی مەوەسمەوە ئەو دوو لیوای نەوت و غازە بەشیەوە دەکات پارێزگاری لە کێڵگە نەوتەکان بکات تا ئێمە پێویستمان بە 62 باش تەوزیف کرێن من ئاگام لێ من کاک حەکیم ڕۆژانە پەیوەندیەکەن معاناتی زۆریان هەیە لە بڕینی موچەکانیان لەوەی لەوانەیە لەم بەم سەرما بەشێکیان نەوتی پێویست و سوتەمەنیان نەبێت ڕاخەریان نییە ئاوی گەرمیان لەوانەیە نەبێت پێویستیان نییە من پێم وایە ئەم دوو لیوا باش تەوزیف کرێ پۆشتە و پەرداخ کرێن موچە و ژیانێکی شایستیان بۆ دابین کرێت هیچ پێویست بەوە نییە ملیۆنان دۆلار بدەی بە خەڵکی تر بۆ پاراستنی کێڵگەکانیەوە ینی ئێستا و لیوانش لە ڕووی خزمەت گوزاریەوە کەموخریانەیە پەیوەندی بەوەیە کە بۆی خەڵک کۆمپانیای تر ینی ئەم کارە بکات ینی بەیاغ نەدانیان پێ دوایە لەم ڕۆوە بووە من نازانم بەڵام کەم و کورتیەکی زۆریانەیە کاکین من پێتەڵێ من خولی پێشوش کە قانونی چاکسازیەکە هات پێشنیارم کرد ژمارەیەکی ئێجگار زۆر پاسەوان لە کوردستانە هەیە پێم وایە نزیکەی 68,000 پاسەوان لە کوردستانە هەیە پاسەوانی مەلا هەیە مەلا 6 پاسەوانی هەیە باشە مەلا 6 پاسەوانی بۆ چییە خەڵکەیە جاش بووە ئێستا 6 پاسەوانی هەیە بە ناوینەوە خەڵکەیە چی ئەوە بووە مەسوولەیە 300 پاسەوانی هەیە فەوجی هەیە لیوایە تا دواتر ئەم 68,000 پاسەوانە ئێمە من پێشنیاری ئەوەم کرد بەڵام تەبعەن ئەمە لەبەرەوەی لێدانە لە بەرژەوەندی چەند مەسوولێک پاسەوانی لە کوردستانە بکرێ بە قانون کێ ئەبێ پاسەوانی هەبێ مەسەن پەرلەمانتار بە قانون 3 پاسەوانی هەیە وەزیر 5-6 هەیە سەرۆک وەزیران 30 هەیە سەرۆکی پەرلەمان 30 هەیە فلان 40 هەیە سەرۆکی هێرێم 50 هەیە کورە مەکتەب هەمووی بکە قەینا ئەی دیتە کێ بیدە چەندە دەیبیدە بەس بە قانون ئەتوانین بەو پاسەوانەی ترەمێن ئەوانەی تری ئەمێننەوە کۆمپانیایە دروستکەین بۆ سکیوریتی کەرتی تایبەت من سۆپەرمارکێتێکمە یەکێک کێڵگەیەکی یەکی ئەوەی هەیە ماگانە نزیکەی 35 میلیۆن دلار بەمە دەست حکومەتەکەوێت داهاتێکی زۆرە هیچیشی ناوێت بەس چاکسازیەکە کە ئەیکەی بەداخەوە گوێی لێ نەگیراوە هەوڵەدەین لەم خولا پشتیوان بەخوامەش جێبەجێکەی باشە بەس ئەم کۆمپانیای کەرتی تایبەت کە پارێزگاری لە کێڵگە نەوتیەکان دەکەن تەنامە لە هەرێمە یاخود لە عێراقیش ئەمە هەیە بۆ نمونە بۆ پاراستنی کێڵگە نەوتیەکان بەرپرسی زۆر بۆ نمونە کۆمپانیای کاکین عێراق هەموو ئیشەکانی خەدەمین یعنی عەقدەکانی ئێمە جیاوازن لە عەقدەکانی عێراق و من معلوماتم بەڕاستی لەسەر ئەوە نییە یعنی کۆمپانیای سکیوریتی بەڵام عەقدی عێراقی نەوت عەقدی خەدەمیە هی ئێمە شەراکەتە لە ئینتاج بەڵام کێ حمایە حەق لە نەوتەکانەکە ئەوەی من زانیومە زیاتر مؤسساتی دەوڵەتە بەڵام زانیاری دەقیقم لە نییە بەڵێ زۆر باشە بەس بەرە زووتت یەکێک لەو کارانەی کە پەنای بۆ دەبرێت بۆ راپۆرتی کۆمپانیای دیلۆیت و مەسەڵەن کۆمپانیای هاوشێکان بۆ مەسەلەی شەفافیەتە ئێستا ئەو راپۆرتانە بوونە تەمای شەفافیەت لە کەرتی مەسەڵەن نەوت و غازی هەرێمی کوردستان بە دڵنیاییەوە بە شەفافانە کۆمەڵە پرسیاریان دروست کردەوە باوا بڵێن ئێمە پێشتر ئەمان کۆمەڵە پارەی زۆر ئەدرێ بە کۆمپانیەکانی یەکێتی و پارتی بە ناوی خزمەتگوزاریەوە باشە ئێستا ئەمیشەڵێن پارانە دراوە بەم کۆمپانیانە بە ناوی خزمەتگوزاریەوە بێ زەحمەت ناوی کۆمپانیەکان بڵێن هەرێکە چەندێکی وەرگرتووە بزانە ئەیڵێن نایڵێ بە دڵنیاییەوە نایڵێ باشە بەس ئەوەی کە ئێستاەوە بۆتان ڕوون بۆ تۆ بۆ نمونە ئەگەر داهاتی نەوت بۆ نمونە 1 ملیار بێ چەندی مەسەرەن بۆ کۆمپانیا نەوتەکانە بۆ نم لە سڵات چەندی بە سافی مەسەرەن حکومەت وەری دەگرێەوە چەند لە بەرامبەرە بۆ ئەو گرێبەست جۆرە گرێبەسێکە کراوە بۆ کۆمپانیەکان نەوتێت کاکین بەڵێ سافر ڕبح کەماوەتەوە لەم پارەی باسیەکەین سافی ڕبح دوای دەرهێنانی استحقاقی کۆمپانیا نەوتەکان دوای ئەو خەزەماتەی درا بەم کۆمپانیا حزبیانی کە باسمان کرد دوای ئەو قەرز و کۆمەڵی مەسوفات و ترل لە هەر بەرمیلیۆنە و 36 دۆلار ماوەتەوە ئەتوانی جەناب شەخسیە بیکەی ملیارێک و
$12 ملیۆن سافی ڕبح ماوەتەوە چکە وەکوتمنەوە ڕاستە ملیارێک و 300 بەنامنەوە $7 ملیۆن لە فقەرەی پێشە خیرا هەیە ئەگەر سەیریکەی ئەو پارەیە کە وەکو کرێی بۆری وەریانگرتووە نەک فرۆشتنی نەوت ئەمە جیاوازە ئەم ملیارە واکە لە هەر بەرمیلێک نەوت $36 بمێنێتەوە لە کاتێکمان بە 62 فرۆشتویانە کەواتە مەسروفاتەکە زۆر زۆرە لە هەر بەرمیلێک نەوت $26 مەسروفە جگە لە لێبڕینەکان بەڕاستی $26 مەبلەغێکی زۆر زۆرە یعنی نزیکەی داهاتی نەوت نزیکەی نیوەی داهاتی نەوت بۆ کۆمپانیەکانە بە دڵنیاییەوە نزیکەی نیوەی داهاتی نەوت دەتوانین بڵێ نایەتە خەزێنەی گشتی یعنی بەوەی کە کەمترەی فرۆشی بەوەی پارەی زۆرە دەیتە خزمەت گوزاری بەوە ئەوە ئەمانە ینی کەواتە ئەمە کێشەت هەیە تۆ لە سیاسەتی نەوتە راپۆرتی دیلۆیت بەڕوونی پێمانەڵە سیاسەتی نەوتی هەرێمی کوردستان کێشەی گەورەیەکیایە بەڵێ زۆر باشە بەس پێشتر باز لەورکە کە دیلۆیت مەسەران راپۆرتی لەسەر گەندەڵی شەیە بەڵام بڵاو ناکرێتەوە زانیاری وات بیستووە مەسەران راپۆرتێکە بەرە سەر گەندەڵی کردێتی بەڵام حکومەت و بەرپرسانی حکومەت ڕێگە نەداوێت ئەوەی کە زانیومە کۆمەڵە بەڵێ ئەوەی کە من زانیومە کۆمەڵە شتی وردیان دەستنیشان کردووە بۆ ئەنجومەنی هەرێمی نەوت و غاز دیارە ئەمە بڵاو نەبووەتەوە تایبەتە بە گەندەڵیەکان بۆیە بڵاوی ناکەنەوە یعنی هەموو ئیش و کارەکان کاک حەکیم وا بڵێن هەموو ئیش و کارەکەی دیلۆیت ئەوە نییە لەم راپۆرتا بڵاو بووەتەوە بەڵێ بەس بۆی لابینەران ڕوون بێەوەی کە من نەمبینیوە بەڵام بیستومە زانیاریمەیە لەسەری بەڵێ یعنیەوەی کە تایبەتە بە گەندەڵ بەڵام نازانم چییە نازانم بە دەقیقی چیان دیاریکردنەوە بەڵێ بەتەکید بەڵام دیارە ینی حەی عەلە سەڵات دیارە دیلۆیتی ناوێ ینی لێرە و لەوێ منەزانم تەنیا کۆمەڵە کۆمپانیا بۆیانەیە خەدەمات بۆ کۆمپانیەکانی نەوت دابینکەن مەسەن باوەڕکە ئۆتۆمبیل هەبووە لە بازاڕە تۆ ئەتوانی بە $1000 با بە بازار زمانی شعبی بڵێن بە دەوەرەقە بیگری بۆ کۆمپانیای نەوتی بە 4 قیمەت گیراوە داهاتەکەش پارەش دوایی لەم پارەی نەوتە ئەبڕێتەوە خۆ ناگیرێت داهات یە و مەسوولانەوەی کۆمپانیەکانیان بۆ بەرپرسەکان و کۆمپانیەکانیان باشە بەس ئەوەی کێسە باس کراوە بۆ نمونە $1 ملیار و 309 ملیۆن مەسەلەوەی کە بە حکومەت ماوەتەوە ینی لەو ڕێژەیە شەمووی گەڕاوەتەوە بۆ وەزارەتی دارایی چووکە پێشتر وەزیری دارایی باسی لەوە کرد و کە کەمتر لە 400 ملیۆن دەگەڕێتەوە بۆ خەزینەی وەزارەتی دارایی حکومەت هێرێ سەیکە نانە 400 ناگاتە 400 ملیۆن کاکە حەکیم بەڵ ماوەی 2 ساڵێک و 6 مانگ ئەوەی من معلوماتم هەیە نرخی نەوت هەرچەند بوو بێت $50 بووە $70 بووە $60 بووە هەرچەند بوو بێت مانگانە 378 ملیار دینار دراتە وەزارەتی دارایی دوو حسابێ لە نەوت حسابێکیانەوەیە کە معاش دابینەکە بۆ وەزارەتی دارایی حسابێکی تریانەوەیە کە پارە دابینەکە بۆ ئەوەی کە شوێنەی نازانین چی لێت بەڵ ینی جگە لەوەش کە ئێستا لەو راپۆرتاتوە تەنان نیوەی بۆ وەزارەتی دارایی دەگەڕێتەوە ئەوەی کە دەڵێ سافی بۆ حکومەت هێرێم ماوەتەوە بە دڵنیاییەوە تۆ جەنابەت 378 ملیار کە ڕەتی سێ بکە دابەشی 120 کە نزیکەی ملیارێ دۆلارەکە ئەم ئەڵێ ملیارێک و 300 ملیۆن دۆلار داهات بووە کەواتە 300 ملیۆن دۆلارەکەی چۆن سەرف کراوە بەڵێ ئەی سەبارەت بە قەرزی کۆمپانیەکان ینی ڕوونە ئێستا حکومەت مەسەلەن پێشتر بازەکە قەرزی کۆمپانیاوتەکانی زۆر لەسەر ئێستا ڕوونە مەسەلەن کۆمپانیەتەکان چەق قەرزیان لە سەرماوەنی یاخود بۆچی ڕوکنەوەی بەڕای گشتی نادرێت لەسەر لە مشکیلەکان ئەمە یەکێکە لە مشکیلەکان ئامادە نین یعنی تۆ معلومات لێرە لە کۆمپانیایەک وەرەگری لەوەیەکێکتر وەرەگری دوای ئەوە حساباتەکە گۆڕانکاری بەسەرایەت معلومات نادەن ێستا عێراق ساڵانە لە بودجەکەی ئازانی چۆنێ قەرزارە مؤسسەیەکی هەیە بۆ ئیدارەدانی قەرز لە هەموو دنیا هەیە ئێسێ من نازانین حکومەتەکەمان چەندێ قەرزارە چەندێکی داوەتەوە چەندێکی نەداوەتەوە شتیوان نییە ینی لە دنیا شتیوان نییە هیچ دەوڵەتێ نەزانێ دەوڵەتەکەی حکوومەتەکەی چەندێکی قەرزارە بۆ قەرزی کردووە چۆن قەرزی کردووە لە کێ قەرز کردووە چۆن نەیداتەوە بۆ یەکێکی تر لە ئەرکەکانی کابینەی نوێ حکوومەتەوەیە تەسبیتی قەرزکە چەندێ قەرزارە قەرزاری کێ چۆن کراوە چۆن نەدرێتەوە بەس پێسەن لەم سێ مانگا ئەوە خۆی نووسەوە نزیکەی $200 ملیۆن دراوەتەوە باشە کەی وەرگیرا بۆ وەرگیرا چەندێک بۆ تا 200 ئاخر معقولە تۆ راپۆرتێک پێشکەشی من کردووە بۆ شەفافیت
پێم ئەڵێ 200 ملیۆن دلار قەرزم داوەتەوە من نازانم تۆ چنێ قەرزای تا 200 داوەتەوە نازانم کەی ئەم قەرزانەت وەرگرتووە نازانم لە چیە سەرفت کردووە ئەی چۆن یعنی توانین بەمە بڵێ شەفاف بەڵێ بەس پێ دوایە لە ڕووی شەفافی تۆ عێراق باشترە بۆ مەسەلەی نەوت یعنی ئاشکراکردنی داهاتی نەوت وەزارەتی نەوتی عێراق شەفافترە لە بەدڵنیایی عێراق کۆمپانیای سۆمۆی هەیە عێراق کۆمپانیای سۆمۆی هەیە ئیشی کۆمپانیای سۆمۆ تەنیا فرۆشتنی نەوتە و هەموو مانگێک پێتەڵێ نەوتەکەم بەوە نەفرۆشت ئەوەی کە ئەفرۆشێ جا لە شوێنێ بۆری نەوتە دزرێت یا لە شوێنێ بۆریە کونکراوە ئەمە ناڵێم ئەمە بەڵام وێنە عامەکەی ئەڵێم کە شەریکەی سۆمۆ سەرفرۆشتی فرۆشتنی نەوتەکە باشە چۆن ئێمەڵێن وەزارەتی سامانژ هەموو مانگێ ئەتوانی بەیاناتەکە وەرگریت هەموو پەرلەمانتاری ئەتوانێت بەیاناتەکەی خەنە بەردەستی ئەڵێەوە نەفرۆشتا و صافی تێکرا داهاتەکە ئەوەیە کۆی پارەکەش خرا باقی ناوەندیەوە بەڵێ سوپاس دەکەین ناوبرێکمانەیە دووەتەگرێ مۆلای لێرە ئەمە نییە لێرە ئەمە نییە بەڵێ سوپاس دەکەم دوای ناوبرەکە دەگەڕێ مۆلای ناوبرێک و دەگەڕێنەوە وڵاتە باش تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام تۆپ ئارت دنیا دیکۆر بۆ کەوانتەر و تەختەی ئەرزی لە دنیا دیکۆر ئامادەین بۆ دروستکردنی کەوانتەر و دانانی تەختەی ئەرزی بە باشترین کوالیتی و نرخی گونجاو دروستکردنی کەوانتەر بە خواستی خۆتان بە کەرەستەی MDF و HDF و HPL و R-Click و داری سروشتی و باڵۆن پرێس هەروەها دروستکردنی کەوانتەری تاقیگە و WC و کابینات با کەرەستەی کۆمپاکت لامینات کە دژە بەکتریا و دژە ئاو و دژە ئەسیدە بۆ دڵنیابوون لە کوالیتی و نرخی گونجاو تەنها دنیا دیکۆر هەڵبژێرە دنیا دیکۆر فانسینێت خێراترین هێڵی ئینتەرنێت بە داوەلۆندی بێسنوور ئێستا لە خزمەت کڕیارandایە فانسینێت جۆرەها کارتی پڕکردنەوەی بۆ ئامادە کردوون کە سەرجەمیان داوەلۆندیان بێسنوورە بۆ ماڵ و شوێنە گشتیەکان کارتی 9000 دیناری بۆ ماوەی 1 هەفتە کارتی 7000 دیناری بۆ ماوەی 15 ڕۆژ کارتی 30000 دیناری بۆ ماوەی مانگێک کارتی 40000 دیناری بۆ ماوەی مانگێک و بە خێرایی زیاتر کە تایبەتە بە یاری ئۆنلاین هێڵی فانسینێت لە ڕێگەی ئامێرێکی تایبەت کە لە سەرباندا دەنرێت وەردەگیرێت و لە ڕێگەی گێنەرێک بۆ ئامێری بڵاوکردنەوە لە ناو ماڵەکەت یان شوێنی کارەکەت کاری پێدەکرێت ژمارەی تەلەفۆن 01970 224 75 74 یان 01950 194 36 37 فانسینێت تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام تۆپ ئارت جارێکتر سڵاوتان لەبێت بینێرانی بەرز کاگالێگە بگرین و لای بەرزت لە قسەکاندا پێشتر باسی کابینەی تازت کردیانی ئایا پێدوایە لەم کابینە توانرێت دۆسەی نەوت شەفاف بکرێت لە کاتێکە ڕەنگە خەڵک پێوا بێ مەسەلەن عاقڵەتە گۆڕاوە بتوانێت مەسەلەن لە کابینەی تازەیە ئەم دۆسیە شەفاف بکرێت؟ کاکین واقعەکەیە تۆ بێت تعاملی لەگەڵا بکەی بە تایبەتی ئێمەی پەرلەمانتار ئێمە خولی پێش و شوامان کرد وام خولەش بە دڵنیاییەوە واکەین من و کاکسۆران و هاوڕەکانی تریشمان هەموو ئەو فایلانەی لە بەردەستمانە بوو کۆمانە کردەوە ئەمان خستە بەردەمی سەرۆکی حکوومەت جێگرەکەی وەزیرە پەیوەندیدارەکان کە ئەمە فلان کەیس پەیوەندی بە ئینتەرنێت ئەمە فلان بە پاڵاوگە ئەمە بە داهاتی نەوت ئەمە بە پارەی مەشاری ئەوە ئیشی تەمە نامانە کرد ئیشی لەسەرکە ئیشی لەسەر کرا لەسەری کرا و زۆر باشە و ئێمەش ئەوەمانەوە ئێمە ئەو خەڵکە نین ینی تەنیا بمانەوە پرۆسەی خۆ بە پاڵەوانکردن و فێڵکردن لە چاوی خەڵک ئێستا لە دنیای سیاسیا شتێ دروست بووە فێڵ لە چاوی خەڵکە کرێ واتە ئیش ناکرێت نا ئێمەمانەوە ئیشکەی من ئەوەی لام گرنگە لەم کابینەی حکوومەتە نەوت بە موئەسسات کرێ ڕوبەڕووی ئەم هەموو گەندەڵی و دزی و فەسادە بێتەوە و ئەمەش جێگیر کرێ نەک ئەوەی من ئەتوانم هەموو ڕۆژە بێم خۆم بکەم بە پاڵەوان ئەمەیان خوار ئەمەیان دزی ئەمەیان تاڵان کرد بەڵام نەتنە لەم کابینە ئێمە وەکو کابینەی پێشووتر ئیشە عەمەلیەکەیەکەین سەرەتا هەموو ئەو کەیسانەی حازرمان کردووە هەموو ئەوەی کە گرنگە ئەیخینە بەردەسی سەرۆکی حکوومەت و وەزیرە پەیوەندیدارەکان بەرچاویان ڕۆشنەکەینەوە هاوکارە بین ئەو لەوێت لای ئێمە ڕوبەڕووبوونەوەی گەندەڵیە نەک شکاندن تەمەناکەین
دەستێکی بەهێز بێ بۆ ڕوبەڕووبوونەوەی گەندەڵ چاوەڕێەکەین بوو زۆر باشە نەبوو بێگومان دۆسیەکانە دەینە نەزاها ئەیدەینە داواکاری گشتی ئەیدەینە مەحاکم لە ئەعلامەوە قسەکەین بەڵام ئایا نێتەکەی تۆ چییە؟ نێتەکەی تۆ گۆڕانکاری لە سیستەمی حکوومەتایە گۆڕانکاریە لە خراپەوە باش چاکسازیە یاخود تەنیا هێرش کامیانە نێتی ئێمە لەم خلا وەکو فراکسیۆنی گۆڕانەوە ژیانی خەڵک خراپە لای من ئەو لەوێتەوەی ێستا فەرمانبەر موچەی تەواو بەبێ پاشەکەوت وەرگێ ئەم قەیرانەدارە حل ببێ بازار کەمێ بوژێتەوە ئەمە چارەسەری هەیە بەڵێ هەیەی پرۆژەتان هەیە بۆ ئەمە بەڵێ هەمانە ئەمە سەرەتا تۆ پێویستە بە حیوارێکی ئارام و بە عەقڵ و بە مەنتیق قەناعەت بە بەرامبەرکە قەناعەتی پێکرد جێبەجێی کرد زۆر باشە جێبەجێی نەکرد ئەو کاتە ڕێگاکانی تر قۆناغ بە قۆناغ گرینە بەر بە دڵنیایی باشەگەر بزوتنەوەی گۆڕانش کە تا ئێستا بڕیاری نەداوەگەر چۆ حکوومەتەوە ئێوە وەکو پەرلەمانتارن بۆڕمنای ئەو پێشتر کە بەڕێز لەسەر دۆسی نەوت ئەسکاڵات تۆمار کردووە قسەی زۆر کردووار بەرداوام و یاخود بێدەنگ دەبی بە دڵنیاییەوە نە هاوڕەکانم لە فراکسیۆنی گۆڕان بێدەنگ نابن گۆڕان لە معارەزەدا بێ یا لە دەسەڵاتدا بێ هەر کامیان بێ ئێمە استراتیژێکماندا ناوە کە لە خەمی گۆڕانکاریان لەم دۆخە بۆ سیستەمی حکم پرۆژەمانە بێ کە پەرلەمانی بۆ ئێمە و کۆمەڵ و لایەنەکانی تر باجی زۆرماندا لەسەری دەرکردن داخستنی پەرلەمان هەموو ئەوانە و بۆ چاکسازی لە دۆسەی نەوت و بەدامەزراوەیکردنی نەوت و ئەو مؤسساتانەی باسمان کرد بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەو هەموو گەندەڵیەی لە داهاتی خاڵستنووریەکانەوە بۆ داهاتی ناوخۆ کرێ پرۆژەمانە بێ بۆ هەموو ئەو بندیوار و خانە نشینێنە یاسایی کە هەیە پرۆژەمانە بێ ئەو لەوێت لای ئێمە چاکردنی ئەم دۆخەیە لە دەسەڵاتە بین یاخود معارەزە بین ئەمە ئەولەویەت نییە من کاکین ئێستا ئەتوانم باشە ئێستا تۆ چی بکەیت ئەم دۆخە باشکەی بەم ڕێگە من پێم وایە چاکەکرێت جا ئەگەر چاکیش نەبوو تۆ ئەرکی خۆت ئەداکە وەزیفەی خۆت جێبەجێ بکە بۆیە ئێمە لە دەسەڵاتە بین یاخود ئۆپۆزیسیۆن بین ئەو پرۆژانەی کە پەیوەندی بە ژیانی خەڵکو و ڕێخستنەوەی هێزی چەکدار و نیزامی حکومەیە بە دڵنیاییەوە ئەولەویەتە و خاڵی یەکەم هەنگاوی یەکەم ئەوەیە ئەمانوێ منطق دروستکەین بە منطق پرۆژەکان جێبەجێ بکرێ ئەوە نییە ینی هەرچی پارتی و یەکێتی کردیان باشیش بوتوار بڵێ خراپە هەرچی ئەوان خراپ بوو ئەوەی خراپ بووە بێ بڵێ خراپە ئەوەی کە باش بووە بێ بڵێ پرۆژەی خۆت بووە کاکە ئێستا ئێمە لەوەتەی هەین داواکەی نەوت بکرێ بە دامەزراوەی کۆمپانیا پەیوەستدارەکان دروست بێ ئێستا ئەگەر بێتە پەرلەمان من پێویستکە بڵێ نەبێت دژیم نا من لەوەتەی هەم باسی بندیوارەکەم ئێستا پرۆژە بێ بۆ نێشتنی بندیوار و گەندەڵی منە بێت دژی بم نەخێر ئەبێ پێش هەموو کەس من لەگەڵیا بم و نەشڵێن پرۆژەی خۆمە ئێستا هەندێلایەن هیچ نەبووە هەر ناتوانن پرۆژە یاسایە تەقدیم کە ژمارەکەیان ئەوە نییە نەخێر ئێستا کاکە وەڵی من چاکسازی بکرێت لە وڵاتاڵم پرۆژەی پارتیە هی یەکێتیە هی کۆمەڵە هی یەکگرتووە هی هەمومە گرنگەوەی بکرێ نەک ئەوەی تۆ تەنیا بتەوێ فێڵ لە چاوی خەڵکەی خۆ بکەی بە پاڵەوان وا یەک پرۆژەت ناڕوا کاکە بەخوا ئەگەر ئێمە و کۆمەڵ و یەکگرتو و لایەنەکانی تریشێک بین بەم منطقە هیچ پرۆژەیەکت ناڕوا ئەتوانی فێڵ لە چاوی خەڵکەی ئەتوانی خەڵک بخەڵەتێنی بەڵام نەتیجەت نابێ لەو سەر بەدەستی بەتاڵەیەت و خەڵکیش زەرمەند دەبێت باشە بەس یعنی فراکسیۆن هەیە ئێستا پەرلەمان دەستی سەرۆکایەتیان لەمژاردراوە باسی پەسەندکردنی پرۆژە بکات و ژمارەکەشی ینی بایەوە نەبێت کە ڕێژەی یاسایی کە دە پەرلەمانتارە کۆ بکاتەوە بەڵێ ئەزان چۆنە کاکین مەسەلەن سەیری کە هەندێک شتەیە ینی نازام نەزانینە لە کاری پەرلەمانتاری یا بێ حکمەتیە من ئێستا توانم بڵێم پرۆژەیەکم حاضر کردووە هەموو ماڵێکی کوردستان مانگانەیەک $1 ملیۆن بدرێت ئێچی ینی پرۆژەیە کاغەزێکەی نووسمە و تەقدیمەکەین جێبەجێ بێ یان تەنیا خۆ ئەەکەم بە پاڵەوان خەڵکی کوردستان ها من چەند دڵسۆزم لەگەڵتانە ئەوەیە ئەمە بکەم یان بڕۆم کۆمەڵێک چاکسازی پێویستە بیکەم کۆمەڵە نایاسایی لابم ئەتوانم بڵێم ئەوە پرۆژەیەکم حاضر کردووە هەموو قوتابیەکی زانکۆ ئەبێ مانگانە 300,000 بدرێتێ ئێچی ئێگەر جێبەجێ نەبوو ئەسڵەن ئەبێ پرۆژەیە کە بوعدی مالی هەیە سەرەتا لایەن دەسەڵاتی لەگەڵ دەسڵاتی تەنفیزیا وردبوونی و لێکۆڵینەوە قەناعەت دروستکەی کە پارەی پێویستەیە بۆ $1 ملیۆن پرۆژە ئەوجا پرۆژە ئەوەی لە کاری پەرلەمانتاری بزانێ ئەمەیە تۆ
توێشتا هیچ نەبووە هاتووی بەسەر ڕەفیقەکانتە بەسەر پەرلەمان ئەو پەرلەمانتارانەی کە 4-5 ساڵە سەدان دۆسییان بە فعلی بردووەتە محکەمە خەڵکیان داوە بە دادگا خۆیان تووشی دەیان ئاستەنگ بوون هیچیش نین یعنی ئێمانە پرۆژە نین دانیشم تابانی 1000 پرۆژەی وانووسوانیشم هەموو کرێکاری مانگانەوەی بدرێت هەموو تەلەبێ ئەوەی بدرێت معاشی مامۆسا بکرێبەوە بەڵام من جێبەجێ نابێ وەرە منطق دروستکە چۆن ئەتوانی قۆناغ بە قۆناغ ئەو پرۆژانەی کە هەتە لۆبی بۆ دروستکەی قەنەعەتی بۆ دروستکەی لە پەرلەمانە زۆرینەی بۆ دروستکەی بۆ ئەوەی جێبەجێ بکرێن باش زۆر باشە بەس قسەکردن لەسەرەوەی کە ینی ئێمە خەڵکی کوردستان مەسەرەن ئەزمموی خراپی لەسەر دۆسی نەوتیارێمەیە لە 2013ەوە مەسەن ئەو کاتێککە لە عێراقدا موچەکەی کێشەینەوە بەڵام لەو کاتەوە قەیرانی موچە سەرەوە ینی ومێت چاوەڕێەوە لەو دەسەڵاتدارانی کابینەی داهات دەکرێن کە ئەمە بۆ خەڵکێکی زۆر باش توروژان بەڵێ ئەمە چۆن حەلە بێ پرسیارێکی زۆر باش توروژان قەزەی موچە دۆخ و ژیانی خەڵک دۆسەی نەوت چۆن حەلە بێت ئەم پرۆژە من تەمە ناکەم پرۆژەی ئێمە نەبێت بەتەنیا بۆ ئەڵێن پرۆژەی ئێمە نەبێت بۆ ئەوەی جێبەجێ ببێت نەک بۆ ئەوی خەڵک بڵێ گۆڕان دڵسۆزی خەڵکە دڵسۆزی ئەوەی ژیانی خەڵک باش بکەێ ئەم پرۆژە با یەکەم جاری پارتی بێ دوایی یەکێتی بێ ئەو جایی کۆمەڵ و یەکگرتوو بێ دوایی گۆڕان بێ باشە چۆن حەلە بێت ئێمە ئێستا نزیکەی 400,000 بەرمیل نەوت بەرهەمێنین کاکە حەکیم 250,000 بەرمیل نەوت بدەین بە بەخا ئەو پارەی بەپێی معلوماتی ئێمە لەوانەیە بگا بە لە ساعت 14 ئەم لە ساعت 14 بەشی موچەی فەرمانبەران یاریێمی کوردستانەکە بێ پاشەکەوت و لەگەڵ ئەوە ئیسلاحات بکرێ ئەو قانونی چاکسازی کە بۆ بندیوار باسمان کرد بۆ نایاسایی باسمان کرد پەسەند بکرێ بەمە تۆ کێشەی موچەی فەرمانبەران و خانەنشینان چارەسەر کرد زۆر باشە 150,000 بەرمیل نەوتی ترمان هەیە دوو پاڵاوگەی گەورەمان هەیە بۆ عێراقی شەکەن ئەم پاڵانە نەوت بپاڵێون باشە هەم گازوایل زۆرە بێ هەم بەنزین زۆرە بێ نەوتی سپی زۆرە بێ سعرەکانیشیان باشە بن و مانگانە لەمەش نزیکەی 170-180 میلیۆن دۆلارم بۆ ئەمێنێتەوە موچەشم دابین کردووە لەو لاشەوە داهاتی ناخۆش نزیکەی 100 میلیۆن دۆلارە ئەمە جگە لە دامینکردنی موچە و نەمانی پاشەکەوت نزیکەی 300 میلیۆن دۆلاری تریشم لە بەردەسایە ئەم 300 میلیۆن دۆلارە بەکارهێنم بۆ دەستپێکردنەوەی پرۆژەکان بۆ پێدانی قەرزی بچووک بۆ ئەوەی وردە مەشارع دەست پێ بکاتەوە و خەرجی تەشغیلی وەزارەتەکانیشی پێدابینەکە و ئەمە بەڵام ئیسلاحی بەردەوامیە بێتیابێ و داهاتی نەوت لە بانکی ئەهلیەوە بە تەواتی ئەهێنمەوە بۆ بانکەکانی حکوومەت یاریێمی کوردستان بەمە قەیرانی دارایی بە تەواتی چارەسەرە بێت یعنی هەدەفی گەورەی من ئەمەیە من هەرکێ ئەم پرۆژەیە جێبەجێ بکە بە تەواتی پشتیوانیە بم هەرکێ جێبەجێکە چکە لای من کێشەی موچە و بێبازاری گەورەترین گرفتە لە ئەمڕۆی کوردستانە ئەمە ئەولەویەتە لای من ئەمە ئەولەویەتە لای ئێمە وەکو فراکسیۆنی گۆڕان و لەگەڵ برایانمانە لە کۆمەڵی ئیسلامیش باسی ئەممان کردووە و لەگەڵ لایەنەکانی تری شایکن ئەبێ بێ بە پرۆژەی هەمووی ئایا ئەم پرۆژەی کە من باسم کرد هەموو خەڵکی کوردستان لێ مستەفید دەبێ و دۆخەکە ئەبوژێتەوە بە قەناعەت پێکردن ئەکرێت یا بەدەستشکانەوە ئەکرێت بەڵێ زۆر باشە بەڵام من پەرلەمانتارێکی عێراق میوانم بوو باسی لەوە کرد کە لەسەر دۆسی نەوت ینی باسی لەوە کرد کە نەوت باڵەنسی سیاسی لە کوردستانە ڕاگرتووە ئەم سەرکەوتنێک کە پارتی و یەکێتی هێناوێنە بەوەی پارەی نەوتەوان بڕوان ناکەم نەوت تەسلیمی عێراق بکەن هەنی کە نەوتەکە نەکەن ینی من پێ باش کاکین بەڵێ دقیقە من پێم وتی ئەم گەندەڵیەی لە نەوتا هەیە ئەم مەشروعی من باسەکەم نەیاری زۆری هەیە ئەو کۆمپانیایی کە پارەی ملیۆنان دۆلاری دەسەکەوە بە ناوی خەدەمات و بە ناوی سکیوریتی دۆسیە لە عێراق بێ عێراقم پارەی بۆ سەرفەکان نەخێر ئەمە نەیارتە ئەمە دوژمنتە ئەمە پێی بکرێت ئەتکوژێت چکە تۆ زەرەر لە پارە نامەشروعەکەی دەی بەڵام ئەبێ من ئەرکی خۆم جێبەجێیەکەم ئەمە لەسەر منە ئەمە لەسەر منە بڕۆم بڵێم ئەمە بۆ میلەتەکەم باشە فەرمون بە ئەمە بکەین ئەمە ڕێگە ئەسڵەکەیە ئەگەر نەیان کرد خۆ کاتت دەمم نەبەسراوە دەستگیر نەکراوم لە زیندانانیم یاڵم خەڵکی کوردستان ئەمە بۆ هەمومان باش بوو بۆ ئەوە باش بوو پێویستە بکرێت ئەبێ قەناعەتی بۆ دروستکە باشە من هەر لێسەوە بڵێم وەڵا کاکە هیچ ناکرێ و ئەمانە ئەیجای چ خۆیشی من لە پەرلەمانە ئایا خەڵک ئیشی لە منەوێ یا تەنیا قسەکردنی لە منەوێ ئەگەر قسەکردنی لە منەوێ بەڕاستی زۆر ئاسانە هەموو ڕۆژێ توانم یەک فایلی گەورە بەرمە لە پەرلەمانە ئەمەیان دزی ئەمەیان برد
تاڵانیان کرد وێرانیان کرد ئەمەوە بەڵام لەولا بەدەستی بەتاڵیەمەوە بەبێ نەتیجەیەمەوە من یەکەم جار ئەمەوێ نەتیجەکەم دەستکەوێ ئەگەر نەتیجەکەم دەست نەکە و قسەکەی خۆمەکە باشە بەز ڕەنگە خەڵکیش بڵێ مەسەلەن کاگعالی ئەم جارە زۆر گەشت بینە مەسەلەن ئەو کارەکەی چێ پێشتر باز لەوە دەکرێت مەسەلەن بەرز ڕەنگە باسیوت کبێ چارەسەر ینی بۆ دۆخیارێم ڕۆشتنی ئەم دەسەڵاتەیە مەسەلەن کەیکێتی و پارتی ڕابەرایەتی دەکەن کاک حەکیم من گەشتبین نیم من گەشتبین نیم من ڕەشبین نیم من واقعبینم خولی پێشوش وام کردووە من ناڵێ مەم کابینە سەرکەوتووە بێ بە هیچ شێوەیەک نەموتووەم کابینە سەرکەوتووە بێ لەوانەیە شکستەکانیشی زیاتر بن لە کابینەی پێشووتر من ئەڵێم تەعامولەکەم چی بکەم یعنی منیش تەسەوور مەکرد هیوام وا بوو ئەم دەسەڵاتە بڕۆشتایە لە انتخاباتە ئێمە لەگەڵ ئەو هێزانەی ترکەوەکو من 56 کورسیمان بێنایە بەڵام بەداخەوە زۆرینەی خەڵکی کوردستان بایکۆتی کرد ئەوەشی کە ڕۆی بۆ دەنگدان بەشێکی زۆری دەستی بەم دەسەڵاتەدا بەشێکشی نەڕۆی زمینەی خۆش کرد بۆ ئەم دەسەڵاتە دەنگکاریان تەزویرکەن دوو یعنی ئەبێ ئێمە بەرچاومان ڕۆشن بێ خەڵکی کوردستان چیەوێ کاک حەکیم یعنی من خەڵکەیە کە مزاهرەمانە کرد سەر و دڵیانە گرتینیان کوڕی خەڵک بە کوشتە دەی کە بەیان ناممان دەرکەیان حزبی بەیان نامن کە قسەمانە کرد ئەیان ئەرە باشە تێرتان نەخوارد لە قسەکردن کە ئەڵێ ئەچمە دەسڵاتەوە ئەڵێ بۆ پۆست واکە دڵنیان بەیانی بڵێ خەباتی چەکداری ئەڵێتەوە وەکو سووریای لێ بکەیت نازانێت چیەوێ وابێ خەڵک بەرچاوی ڕۆشن بێ محاسبەی منکە مراقبەی منکە بزانێ لە ئەجەنداکانم دوور کەوتومەتۆیانە بزانێ ڕۆشتوم لەگەڵ یەکێتی پارتی چێ دانیشم بۆ ئەوەی پارەم باتێ و سەفقەی گەندەڵی بکەم بزانێ ئەوەی کە پێشتر وتومە لەسەر سیستەمی سەرۆکاتی و نظامی حکم پاشەکشەم لێ کردووە بزانێ ئەوەی وتومە بۆ ڕێخستنەوەی هێزی چەکدار و یەکخستنەوەی ئێسش هەر ئەوە ناڵێم یاڵێم با گۆڕانی شێزێکی چەکداری تایبەت بە خۆی هەبێ یەکێتی 4 هەفتاوە باشە من دەسم بە مەبادەیەکانی خۆم گرتووە سیاست وایە تۆ ئامانجێکت هەیە هەمیشە ئەبێ کۆمەڵێک ڕێگا تاقیکەی تۆ تاگەی بەو ئامانجە بەڵام ئامانجەکە نادۆڕێنی ئامانجەکە نادۆڕێنی بۆیە جارێ ئەبێ بە حیوار بیکەی جارێ بە ڕەخنەیکەم جارێ دۆسیەکە ئەبەمە محکەمە بەڵام ئامانجی من ڕوبە ڕووبوونەوەی گەندەڵیە ئامانجی من باشکردنی ئەم دۆخەیە باڵێ زۆر باش بەس لەستەر مەسلەی پاشەکەوتی موچە هەچەندە وەزیری دارایی باسی لۆکو کە سێمانگی کۆتایی ئەم ساڵ پاشەکەوت ناکرێ ئەی بۆ چوونی بەرەز لە سەرەمەتیەوە بۆ چارەسەری موچەش پێدواگە لەگەڵ عێراق ڕێک نەکەوین دۆخی موچە چاک دەبێت ئەوەی کە وەزارەتی دارایی وتی پاشەکەوتکردن و نەکردنی هەروەکو یەک وایە عنی هەموو مانگی موچەیەکە درێت بەڵام مانگی یەک لە برەوەی موچەی مانگی یەک بترێت مانگی 11 درێت مانگی دوو لە برەوەی 12 بدرێت 12 دێ عنی یەک شتە چکە سێمانکە ئەڕوا بۆ ساڵی ئایندە کاک حەکیم دوو حەل لە پێشە ئەو پرۆژەی کە من عەرزی جەنابتم کرد من تەمەناکەم پێش هەموو کەسێ بێ بە پرۆژەی پارتی وێکێتی بۆی ئەم خەڵکە نەجاتی بێت لەم مەینەتە با نەڵێن موزاعدەیەکا و ئەڵێن ئێمە پرۆژەمانەیە ئەوانە ئەم کێشە حەلە بێ ئەگەر نا تەنیا پشت بە نەوت یاریێمی کوردستان بەسیت و لەگەڵ بەغا ڕێ نەکەوی ئەگەری زۆر بەهێز ئەوەیە کە ئەو 370 ملیارش لە بەغاوە نەمێنێ چونکە ئەمە هیچ پشتیوانیەکی قانونی لە پرۆژە بودجەی 2010 نییە لە پرۆژە بودجەی 2019 لە یاسای بودجەی 2010 و لە پرۆژەی 2019 نییە ئەو 370 ملیارە نەمێنێ پاشەکەوتی موچە لە جاران زۆر خراپترە بێت ئەگەڕێیتەوە بۆ پاشەکەوتە کۆنەکەش ئەویش بە 45 ڕۆژ بۆ 50 ڕۆژاری یاعین با لێستەوە ئەمە ڕوون بێت ئەو دوو ڕێگەت لە پێش باڵە بەس پێ دوایە کامیان هەڵدەبژێرن دەسەڵات داران هێرێن پێشبینی بەڕێز من پێم وایە دەسەڵاتی ئەگەر لە خەمی میلەتەکە و ژیان و گوزەرانیا بێت ئەوەیە کە ڕێکەوتنێکی مەوزون لەگەڵ عێراقا بکات وە لە چەند ڕۆژی ئایندەشا کە ئێمە گفتوگۆمان کرد لەگەڵ لەلایەنەکانە یەکێک لەو بابەتەی کە وەکو بزوتنەوەی گۆڕان دیاریمان کردووە موچە گرفتی موچە شێوازی چارەسەرکردنەکەیەتی بەڵێ سوپاس بۆ بەڕێز عەلی حەمە ساڵح سەرۆکی فراکسیۆنی گۆڕان کە لە هەولێرەوە لەگەڵمان بووی سوپاس بۆ ئێوە بینێرانی بەڕێز سوپاس بۆ هاوکارانم تا بەرنامێکی دیکە خواتانە